بەکاتی هەرێمی کوردستان حوتی ئێوارە ئەمڕۆ 20 تشرینی دووەم مۆندیالی 2022 قەتەر لە وڵاتی قەتەر دەست پێ دەکات کەمە بۆ یەکەم جارە یاریەکانی مۆندیال لە خۆرهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەبی بەڕێوە دەچێت و پێشبینیش دەکرێت کام مۆندیالە بە باشترین شێوە بەڕێوە بچێت. هەروەها باز لەو دەکرێت کە جیاوازتر لە مۆندیالەکانی پێشوو دەبێت بۆی بزانین جیاوازی و مۆندیالە چی دەبێت لە چاو مۆندیالەکانی پێشوو. هەروەها ئەو ئامادەکاریانەی کە بۆ دەستپێکی یاریەکانی ئەمڕۆ کراوە ئەو بەرنامانەی کە بۆ ئەمڕۆ هەیە لە دەستپێکی یاریەکەی چی دەبن یاخودە و چالاکیانی کە بەڕێوە دەچن چین. هەروەها بەشی وەرزشی کورتسات نیوز چۆن ئامادەکاری کردووە بۆ ڕووماڵی ڕۆژانەی یاریەکانی مۆندیال. ئێمە قسە باس لەسەرم بابەتان ناکەین لەگەڵ میوانەکەمان کە توانین بڵێن میوانیش نییە سەنگەر خۆشەوی ڕۆژنامەنووس و هەروەها با بڵین لە بەشی وەرزشی کورساتیش کار دەکات. کاک سەنگەر بەخێر هاتی بۆ بەرنامەکەی ئێمە. زۆر سپاس بانی باشە نرخان بەیانی مۆندیالتان باش پێویستەوە بڵێن ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بێت بۆ وڵاتانی عەرەبی و بۆ خۆرهەڵاتی ناوەڕاستیش لەبەر ئەوەی ئەمڕۆ جیاوازترین مۆندیال لە مێژووە دەست پێ دەکات و کورسات نیوسیش بە شێوەیەکی جیاواز ڕووماڵی ئەم مۆندیالە دەکات. باشە بەرنامەی ئەمڕۆی مۆندیال چی ئەبێت دەستپێک چۆن دەست پێەکەن؟ بەڵێ ئەم مۆندیالە ماوەی 12 ساڵە ناکۆکی لەسەرە دوجاریش دەست پێکات دوای چەندین ناکۆکی و رەخنا چەندین مۆعید گۆڕین خۆی وەک دەزانن مۆندیال لە هاویندا بەڕێوە دەچێت بەڵام قەتەر بەهۆی پلەی گەرماوە ناچاری 2014 بڕیار درا کە مۆندیال بخرێتەوە زستانەوە و هەتا چەند مانگێک بەر لە ئێستاش وا بڕیار بوو 21 مانگ مۆندیال دەست پێ بکات بەڵام دواتر خستیانە 20 مانگ بوو ئەوەی هەڵبژاردەی قەتەر کە 220 میلیاردی سەرف کردووە وڵاتەکە ڕێگەی بۆ خۆش بکرێت کە خۆی لە ڕۆژ یەکەی مۆندیالە یاری بکات. بۆی ئەمڕۆ تەنها یەک یاری بەڕێوە دەچێت و لە پێش ئاهەنگێکی کردنەوەی مۆندیالەکە بەڕێوە دەچێت کە ئاهەنگەکە جیاوازی مۆندیال و ئۆڵمپیاد ئەوەیە ئۆڵمپیاد یعنی گرنگێکی زۆر بە ئاهەنگی دەستپێک ئەدرێت و چەند پارێکی زۆری بۆ خرج دەکرێت. یعنی یەکێک لە گرنگترین شتەکانی ئۆڵمپیاد ئاهەنگی دەستپێکێتی بەڵام لە مۆندیالە بەهۆی گەورەی مۆندیال و هەڵبژاردەکان و یاریەکە گرنگیەکی کەم بە ئاهەنگی دەستپێکە دەرێت بەڵام ئاهەنگەکە بە شێوەی گشتی فیفا چەند وردەکاریەکی ئاهەنگەکەی بڵاو کردوتەوە. ئاهەنگەکە ساعت 5:30 دەست پێ دەکات تەنها ماوەی 30 دقیقە دەخایەنێت. ئاهەنگەکە بە چەند لە 7 فەقەرە پێک دێت وەکو کەناڵە عەرەبیەکان و لایەنە عەرەبیەکان ئاماژەی پێ ئەدەن ینی ئەتوانم بڵێن ڕۆژێکی مێژوویش دەبێت بۆ موسڵمانان بەهۆی ئەوەی کە باڵیۆزی مۆندیال کە منداڵێکی خاوەن پەیداویست تایبەتە بە ناوی خانم مفتاح بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست بە مۆندیال دەکات. دوای ئەوە گۆرانی بێشێکی قەتەری لەگەڵ جۆن کوکی کۆریای باشووری گۆرانی دەڵێن گۆرانیەکە گۆرانی خەون بینانە کە باسی لە قەوڵی قەتەر دەکات بۆ ڕێخستنی مۆندیال و سەرکەوتوو دوجار. دوای ئەوە ینی پەیامی ئاهەنگەکە زۆر سادەیە بانگهێشتکردنی هەمووان بۆ قەتەر و نزیکبوونەوەی نەتەوەکان لە یەکتری ینی ئەمە پەیامی ئاهەنگەکەیە. هەروەها فیفا دێت لە ڕێی ئاهەنگەوە ینی جیاوازیەکان لە ڕێگەی مرۆڤایەتیەوە نەهێڵێت. ینی ئاهەنگەکەش لە حەوەک باسم کرد لە 7 بەش پێک دێت و چەندین گۆرانی بێژی بەناوبانگی عەرەبی و جیهانی گۆرانی تێدا دەڵێن بەڵام بەداخەوە ئەمساڵ ئەم مۆندیالە ینی یەکی لە جیاوازەکانی مۆندیال لەگەڵ ئەوانی پێشوودا شەکیرەی گۆرانی بێژ ینی پاشەکشەی کردووە بەشداری ناکات. باشە وەک ڕۆژنامەنووسێکی وەرزشی من دەمەوێت هەنێ پرسیار بکەم جگەلەوەی کە دواترێ مەدینە سەر ئامادەکاریەکانی بەشی وەرزشی کەناڵی کورسات نیوز باسی ئامادەکاریان ناکەین. ئەو دوو وڵاتەی کە بەریەکەکەون بۆ یەکەم یاری کوێ بن؟ بەڵێ وەکوتم ینی خۆی مۆندیال 21 مانگ دەستی پێ دەکات بەڵام بۆ ئەوەی هەڵبژاردەی قەتەری ڕێخەر بتوانێت یەکەم یاری بکات قەتەر و بەڵێ قەتەر و ئیکوادۆر. بەڵێ ینی قەتەر ساڵانێکی زۆرە باپەش بەسن بە ڕاهێنەری ئیسپانی بە تایبەتی سانشێزی ڕاهێنەری ئێستا هەڵبژاردەکە پێشتر ڕاهێنەری لاماسیای بارسلۆنا بووانی ئەو قەتەر ساڵان ڕاستە 12 ساڵە ئامادەکاری دەکات بۆ ڕێخستنی مۆندیال بەڵام 12 ساڵیشە هەڵبژاردەکەی ئامادە دەکات بۆی بتوانێت لە مۆندیالە ئەنجامێکی باش بەدەست بێنێت. وەک ئەزانن تا ئێستا خراپترین ڕێخەر لە مێژوودا وەکو هەڵبژاردە ئەفریقای باشوورە بەهۆی ئەوەی کە وەکو خۆی ڕێکخەر بوو بەڵام لە قۆناغی یەکەم ماڵ ئاوایی کرد. ینی قەتەر نایەوێت نایبێتە پاڵ ئەفریقای باشوورەوە ینی بێتە خراپترین ڕێخەر بۆیە دەیەوێت هیچ نەبێت بگاتە قۆناغی 16 و کۆمەڵەکەشی ئاسانیە لەبەری هۆڵەندا و سەنیگای لەگەڵایە بۆیە پێویست دەکات ئەم یاری باتەوە. ینی تەسەوڕ کە
ئەو پارە زۆری قەتەر خەرجی کردووە بۆتە هۆی کە دەنگۆی ئەو وڵاتێتەوە ڕەنگە ئەو وڵاتە ینی وەکو بەرتیلیە بە بەردانەکانی ئیکوادۆر بۆی هیچ نەبێ ئەم یاریە سەرکەوتن تۆمار بکات بەڵام پێم وانە ئەمە ڕاست بێت. باشە بەس لەوە کرد کە هەندێک جیاوازی هەیە لەگەڵ مۆندیالەکانی ساڵانی پێشوو ئەو جیاوازیانە چین کە بەڵێ ینی گەورەترین جیاوازی مۆندیالی بە جیاواز دەرخستووە گەورەترین جیاوازی ئەم مۆندیالە ئەوەیە ئەم مۆندیال لە وەرزستان ئاکرێت ینی یەکێک لەو نیشانانەی کە ئەم مۆندیالە دەبێتە باشترین مۆندیال لە مێژوودا چییە؟ مۆندیالەکانی پێشوو لە هاویندا بەڕێوەچووە واتە خولەکانی ئەوروپا کۆتایی هاتووە یاریزانێکی باش بوون هەر یاریزانێک کە بەشداری لە مۆندیالا کردووە بەلایانی کەمەوە 6 یاری کردووە واتە وەرزێکی تااقەت پڕوکەنی بەسەر بردووە بۆ ئەوی بەشداری مۆندیال بکات ینی 6 یاری کردووە بە تەواتی ماندوو بووە ماوەیەکی کەم کەمتر لە مانگێک ئامادەکاری لەگەڵ هەڵبژاردەکەی کات دواتر بەشداری مۆندیالەکەواتە ماندوو بوونەوە بەڵام ئەم مۆندیالە جیاوازە ئەم مۆندیالە زۆرترین یاریزان کە یاریی کرد بێ ئەو پەڕی 20 یاری کردووە واتە یاریزانە لە ترۆپیکی ئاستی خۆیانە هەم کاتەکەی گونجاو و هەم وەرزەکەشی ڕەنگە گونجاو بێت بۆ لە ترۆپیکی ئاستی خۆیانە بەشداریەکەن واتە یاریزانان زۆر ئامادەن و لە ڕووی توانێت دەستەیە زۆر ئامادەن و بەڵام تاکە شتێک کە خراپە ینی ماوەیەکی زۆر کەمی ئامادەکاری هەڵبژاردەکانە بووە بەشێکی زۆر لە هەڵبژاردەکان تەنانەت کاتی ئەویان نەبووە یاری دۆستانەش بکەن ینی ئەوەی یەکێکە لە خاڵە لاوازەکانی ئەم مۆندیالە و ینی ڕەنگە کاریگەری لەسەر ئاستی هەڵبژاردەکان هەبێت لەبەرەوەی ماوەی ئامادەکاری کەم بووە چونکە یاریزان وەکو ئاشکرا یعنی بە درێژایی ساڵ یاریزانەکە لەگەڵ یانەکەیەتی ینی لە ماوەیەکی کەم هەفتەیەکە تۆزێک قورسە بتوانێت لەگەڵ خۆی لەگەڵ هەڵبژاردەکەی بگونجێنێت. باشە زۆر باشە پێشبینی دەکرێت بۆ هەموو جیاوازی کە باست کرد پێشبینی دەکرێت کە مۆندیالی ئەم ساڵ چۆن بەڕێوە بچێت وەکوتم ینی ئەم هۆکارانە بێتەوەی کە ئەم مۆندیالەیەک بێت لە بەهێزترین بەهێزترین مۆندیالەکان لەگەڵ ئەوەشدا ینی هیچ هەڵبژاردەیەک نییە بڵێ ئەم هەڵبژاردەیە بە دیاریکراوی ئەتوانێت بە ڕێژەیەکی زۆر مۆندیال باتەوە ینی ئاستی بەشێکی زۆر لە هەڵبژاردەکان لێکەوە نزیکە ینی ئەومان بیر نەچێت بە پێی پێشبینیەکان تا ئێستا کە کراوەڵێ بەرازیل و ئەرژەنتین لە پێش هەڵبژاردەکانی ترەوەن بۆ ینی هیوای زیاتریان هەیە بۆ بردنەوەی مۆندیال ئەمە لە کاتێکدا دوایین چوار مۆندیال هیچ هەڵبژاردەیەکی دەرەوەی ئەوروپانی تۆنی مۆندیال باتەوە ینی ئەکرێت ئەمە بێتە خاڵێکی زۆر بەهێز بۆ مۆندیالە بکرێتە خاڵێکی زۆر باش بۆ ڕکابەری مێژوویەکەی نێوان ئەمریکای باشوور و ئەوروپا کە لە ڕابردوو تا ئێستا سەرجەم مۆندیالەکە لە نێوان هەڵبژاردەی ئەم دوو کشوەرە براوەتەوە بەڵام لە 2002 کە بەرازیل مۆندیالی بردەوە سەرجەم مۆندیالەکان لەلایەن ئەوروپا کۆنتترۆل کراوە ینی دەکرێت ئەم مۆندیالە بێتە ڕکابەرێکی بێز بۆی ئەمریکیەکان بتوانن ئەم نازنای مۆندیال لە ژەر کێفی ئەوروپیەکان بهێنە دەرەوە. باشە کاک سەنگەر لە مۆندیالی پێشوو بوو یاخود پێشووتر بوو زۆر دڵنیانیم لەوە ئەختەبوتێکیان دانابوو پێشبینی بۆ یاریەکانە کرد کەمە بەڵێ چالاکیەکی سەرنجڕاکێش بوو بۆ ئەم ساڵ هیچ شتێکی وا سەرنجڕاکێشی تیابێت بەڵێ ینی ئەمە مۆدیل ینی هەم لە کۆن و مرۆڤایەتی وا بوو هەوڵی داوە بۆ زانینی شتەکان پشت بە سروشتیان یەکێک ینی زیندەوەرێکتر بەستێت ینی ئەم شتە لە هەموو مۆندیالەکانە بوونی هەبووە بەڵام لە 2010 یۆرۆی 2010 و مۆندیالی 2010 ئەمە بەنی بووە نەریتێکی زۆر گەورە بەهۆی چی لەبەر ئەوەی لە 2010 ئەختەبوتێک دروست بوو کە نای پۆڵ بوو هەشت پێشبینی کرد هەموو پێشبینەکانی ڕاست بوو لە دوای ئەوە ئیتر هەموو بوو بە نەریتێک و لە هەر باخچەیەکی ئاژەڵانە ینی هەڵەستان بۆ بناوبانگ و بەکو ناوبانگێک بۆ باخچەی ئاژەڵانەکە و بۆ وەک پێوتە تای مۆندیال چەندین ئاژەڵی تر بەکارهێنرا بەڵام هیچ کامێکیان سەرکەوتو نەبوون بۆ ئەم مۆندیالەش پێم وابێ هەڵۆیەک دانراوە هەڵۆکەش پێشبینی بردنەوەی قەتەڕی کردو لە ئیکوادۆر. باشە کاک سەنگەر وەکو باست کرد لە سەرەتادا ڕووماڵی تایبەتانە بێ وەک بەشی وەرزشی کورسات نیوز چۆن ئامادەکاریتان بۆ ڕووماڵە کردووە ڕۆژانە بچ شێوەیەک ڕووماڵەکەن؟ بەڵێ دروشمی کورسات نیوز ینی لەم مۆندیالێکی جیاواز و ڕووماڵێکی جیاواز ئێمە درەنگ دەست پێ دەکەین بەڵام زۆر جیاواز دەست پێ دەکەین ینی بۆ یەکەم جار ئێمە توانیمانە دوو ڕاهێنەری بیانی بهینە ستۆدیۆکانی کورسات نیوز ینی ستۆدیۆکی زۆر تایبەتمان دەبێت و ڕۆژانەش لە پێنج کاتی جیاوازدا ئەبینە میوانی ماڵەکان کاتەکان بڵێ بۆی ڕەنگە هەندێک بیانی نەشریکی فراوانی هەواڵەکانمانە بێت کە هەواڵی جگە لە مۆندیالیشتیا بێت بەڵام لە دوای یانزەی بەیانیەوە ئێمە تایبەت دەبین بە مۆندیال و چوار ستۆدیۆی ڕووماڵیمان دەبێت کە سەعات 3 نیوەڕۆ پێش یاری سەعات 4 بۆ ماوەی سەعاتێک ڕووماڵمان دەبێت دواتر سەعات 6 ئێوارە واتە بەر لە یاری سەعات 7 بە هەمان شێوە
ڕووماڵمان دەبێت ماوەی سعاتێک ڕووماڵی سەرەکیمان لە سعات 9 شەودایە کە بە ئامادەبوونی سەرجەم شیکەرەوەکان ڕووماڵێکی زۆر تایبەت و ئەگەری زۆرانی میوانی دیگە لە وەرزشیش ئامادە بن دواتر دوای کۆتایی یاریەکان هاوشەوی پانۆرامایەک بۆ ماوەی نزیکی سعاتێک سعات 12 شەو جارێکتە دەبینە میوانی ماڵەکان باسی یاریەکانی یاری سعات 10 و تەواو یاریەکانی ڕۆژەکەین ئەوان بیر نەچێت ینی بۆ ئەم مۆندیالە ئەنی کورسادنی شتێکی زۆر جیاوازی کردووەویشە هێنانی دوو ڕاهێنەری بیانی بۆ ستۆدیۆکانی کورسادنیست بۆ ماوەی مانگێک یەکێک لەو ڕاهێنەرانە بەرازیلیە و ڕاهێنەری هەڵبژاردەی تازە پێگەیشتوانی بەرازیل بۆ و هەر بۆ زانیاریش ئەو ڕاهێنەرە پێشتر ڕاهێنەری ڕۆناڵدۆی دیاردە بووە لە هەڵبژاردەی بەرازیل ڕاهێنەری دووەمان بەڕێز گاسپەر ڕاهێنەری پێشووی یاریدەری ڕاهێنەری پێشووی ڕیال مەدرید لە سەردەمی گالاکتیکۆس واتە ئەو سەردەمەی ڕیال مەدرید کە سەرجەم ئەستێرە گەورەکانی هاوشێوی ڕۆناڵدۆی دیاردە و زیدان و فیگۆ و مایکل ئۆین و داوید بێکامی تێدا بوو ئەو یاریدەری ڕاهێنەری ڕیال مەدرید بووە و بۆ ماوەی مانگێک لە ستۆدیۆی کورسادنیست لەگەڵمان ئامادە بن هەموو ڕووماڵەکانتان لەناو ستۆدیۆیا بێت یاخود دەچنە دەرەوەی بە دنیایەوە ئێمە جیاواز لە کەناڵەکانی تریش ینی ڕاستان یە کەناڵی تر هەیە تیمی ناردوو بۆ قەتەر بەڵام ئێمە جیاواز لە هەموو کەناڵەکان پەیامنێرمان لە ناو یاریگا و ناو کۆنگری ڕۆژنەمانی و ناو میکزۆنی یاریزانان دەبێت واتە ئێمە وەکو کەناڵێکی بانکهێشتراوە لەلایەن فیفا ڕێگان پێدراوە بچین ناو یاریگای مۆندیالەوە لەوێ داران حاجی حەمید لەوێ ئامادەیە و لە ناو یاریگات دەتوانێت بەشداری کۆنگری ڕۆژنەمانی بکات و دەشتوانێت لە ناو دوای یاریەکان میکزۆنی یاریزانان هێکایەتدانان لێوەڕۆن و کەناڵەکان دەتوانن چاپێکۆنی گەڵا بکەن ئێمە ئەو بوارەشمان پێدراوە. باشە زۆر زۆر سپاس کاک سەنگەر بۆ هیوای سەرکەوتن وەکو هەموو ڕووماڵەکان و چالاکیەکانی دیکەکە بەشی وەرزشی کورسادنیوس کردوێتی ئەمەش ئینشەڵا بە دڵی خۆتان و بەو شێوەیە جێگەی خۆی بگرێ هەم لەناو بینەرانیشدا و هەمیش خۆتان سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ سەنگەر خۆشەوی ڕۆژنامەنووسی وەرزشی لە بەشی وەرزشی کورسادنیوە سپاس بۆتەوە بە هیوای بینە جێگای ڕەزامەندی خەڵک ئێمەش بە هیوای زۆر سپاس